بەغدا بریکارەکانی بەشە خۆراکی مانگانەش لەژێر دەستی حکوومەتی هەرێم دەردەهێنێت و داهاتەکانیان تەوتین دەکات. بایکۆتی فراوان هەڕەشەی پەخستنی سلێمانی دەکات و داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری دارایش دەکرێت. بانکە حکوومیەکانی عێراق لە هەرێم دەست بەکردنەوەی لقەکانیان دەکەن. سەرۆکی حکوومەتیش دوایین هەوڵ بۆ هێشتنەوەی هەژماری من دەدات. سڵاوتان نەبێت، ساندەرنووسان پێشکەش دەکەین. بەهۆی ئەوەی بەشێکی زۆر لە بریکارەکانی خۆراک خاوەنی کارتی بانکی نین، بەشە خۆراکیان پێنادرێت و بەمەش دابەشکردنی سەبەتەی خۆراکی بەسەر هاوڵاتیان دواکەوتووە. کامەران فەتاح بەڕێوەبەری خۆراکی سلێمانی ڕاگەیاند هۆکاری دواکەوتنی دابەشکردنی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە مانگەکانی پێشوو بریکارەکان ئەو پارەی لە هاوڵاتیانیان سەندووە بە کاژنەیان داینەوە، بەڵام ئێستا سیستەمەکە گۆڕاوە و دەبێت ئەو کارە لە ڕێی حیسابی بانکیەوە ئەنجام بدرێت. ئاماژەی بۆ ئەوەش کرد لە مانگی داهاتووەوە تەواوی بریکارەکان هەژماری بانکیان بۆ دەکرێتەوە تا جارێکی دیکە دابەشکردنی بەشە خۆراکی مانگانە دوانەکەوێت. دەختیشی کردەوە کە بریکارەکانی خۆراک خۆیان لە دروستکردنی هەژمارەکانیان کەمتەرخەمن بۆ یەک کێشەی دواکەوتن ڕووی داوە. جارێکی دیکە شەپۆلێکی گەورەی ناڕازی لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجا خەریکە پەرە دەسێنێت و ئەم جارەیان جگە لە مامۆستایان چەندین بەڕێوەبەراتی و فەرمانگەی دیکەشی گرتوتەوە و پێشبینیش دەکرێت ناڕەزایەتیەکان زیاتر بەرفراوان بن. مامۆستایانی ناڕازی یەکێتی کە حکومڕانی ئیدارەی سلێمانیە تاوانبار دەکەن بەوەی سیاسەتێکی خۆڵەمێشی پەیڕەو دەکات، لەلایەک لەگەڵ پارتی بڕیاری ڕاگررتنی موچە دەدات و لەلایەکی دیکەشەوە دەڵێ لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدراڵی و داواکاری مامۆستایان و فەرمانبەرانی. جێی باسا هەر ئەم ڕۆژەندامێکی کارگێری ئەنجومەنی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەران ڕاگەیاند ئاوا دەکەن کە وەزیری دارایی و ئابووری مانگانە بڕەپارێک بۆ بەڵێندەران خەرج بکات کە لە 5 ملیار دینار کەمتر نەبێت بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژانەی کە جێبەجێ ناکرێت کارەکان دەست پێ بکەنەوە هاوکات قەرزە کۆنەکانیشیان بۆ بگێڕێتەوە، ئەگەر نا داوای لێ دەکەین دەست لە کار بکێشێتەوە. دڵشاد میرانی ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کە وەک بەشێک لە شاندی مامۆستایانی ناڕازی چەند جارێک سەردانی سوودانی کردووە ڕاگەیاند بەپێی ئەو بەدواداسوونەی کە کردوومە و سەردانی بەغدام کردووە بۆ ئەوەی لقی بانکەکانی ڕەشید و ڕافەدین لە هەرێمی کوردستان بکرێنەوە. ئەو دوو بانکە ڕێکارەکانی کردەوەی لقەکانیان لە هەرێمی کوردستان دەست پێ کردووە، تەنها چەند ڕێ و شوێنێکی ئیداری و یاسایی ماوە. ئەوە لە کاتێکدا ئەمڕۆ مەڕوان ئەحمەد سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری من لە نووسینگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند بڕیارە ئێوارەی ئەمڕۆ یەکشەمە شاندێکی پرۆژەی هەژماری من بچێتە بەغدا و سبەی دووشەمە لەگەڵ شاندێکی حکوومەتی عێراق و بەرپرسانی بانکی ناوەندی کۆ ببێتەوە. ناوبراوتیشی مەبەست لە چوونی شاندەکە بۆ بەغدا بۆ تاوتوێ و خستنە ڕووی وردەکاری پرۆژەی هەژماری منی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ حکوومەت و بەرپرسانی بانکی ناوەندی عێراق. ستاندەرنووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.